بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ چوارشەممە جارێکی دیکە دادگای فیدراڵی پرسی تاوتوێکردنی سکاڵای هەڵوەشاردنەوەی پەرلەمانی عێراقی دواخست کە لەلایەن ڕەوتی سەدر و ژمارەیەک لایەنی دیکە پێشکەشکرابوو بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی دادگای فیدراڵی بڕیاری لەسەر هەڵوەشاردنەوەی پەرلەمانی عێراق نەدا و ئایا دوای کشانەوەی خۆپیشاندەران لە ناوچەی سەوز کارەکانی پەرلەمانی عێراق دەست پێ دەکاتەوە و ئایا لایەنەکان لەسەر پێکێنانی حکومەت ڕێک دەکەون و ئایا لایەنەکان بەرەو پێکێنانی حکومەت دەڕۆن و لە راسیێرەمی کوردستانیش لایەنەکان دەگەن ڕێککەوتن سەبارەت بە چۆنەتی بەشداریکردن لە حکومەتی داهاتووی عێراق ئەگەر پێک بهێنرێت لەگەڵ ێرێک لە بەڕێزان دارا سێکانیانی و کاروانی یاروەیس ئەندامانی پەرلەمانی عێراق سەرم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، زۆر بەخێر بێت. مامۆستادار ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خۆپیشاندەرانی ئێستا بە تەواوەتی کشاونەتەوە لە پەرلەمانی عێراق و ناوچەی سەوز و ئەوانە کارەکانی پەرلەمان دەست پێ دەکاتەوە؟ بەناوی خوای بەخشندەی مهرەبان سوپاس بۆەوە بەڕێزەکان و بەخێرهاتنی کارکاروانی سپاس. دیارە دوای ئەوەی کە بەڕێز مقتەدا سەدر ئەو پەیامیدا بە هەواداران و لایەنگرانی ئەتوانین بڵین ئەوان لە کاتێکی زۆر نزیکە پابندبوونی خۆیان ڕاگەاند و ناوچەی سەوزیان چۆڵ کرد. سەبارەت بە ئێستا بڵێن خۆپیشاندەری لێ نەماوە ناوچەی سەوز خۆپیشاندەری لێ نەماوە بە پێی دەستگاکانی ڕاگەاندنەوە زانیاریانکایە. دوای ئەوەش دیارە پەرلەمان ماوەیەکی زۆرە لەلایەن خۆپیشاندەرانەوە دەستی بەسەراگیراوە یان جۆرەجل لە دەرەوەی ناویان ناو پەرلەمانە بوون و دوێنێ دەستیان کرد بە پاکردنەوەی پەرلەمان، بەڵام دیارە ناتوانین بڵێ ئێمە پاکردنەوەی یەکجاریە چونکە ماوەیەکی زۆرە و کۆمەڵک بەشات و چالاکی لێبوو کۆمەڵشت لێبووە. لەبەرەوە پەرلەمان داوای لە فەرمانبەران کرد کە بڕۆن داوامی یاسایی خۆیان بکەن، بەڵام حتمما کاتی ئەوێ تاشت هەموو ڕێکوەکو فەرمانبەر ئیداری و گەڕاونەتەوە. قسەیەکیش لەوە کرێت کە لە داهاتووە تایبەتی لەوانەیە لە هەفتەی داهاتووە سەرۆکایەتی پەرلەمان و ئەم ڕۆژەگەراگالمان لێ بێت هەلبوسی پرسێ ڕاگەیان ئەوە لە پەرلەمانیشە جۆرێک لە پرسەوە ڕاگەیاندرا. احتیمالە لە داهاتووە ئێتە دەست بەکارە ئاساییەکانی ڕۆتیناتی ڕۆژانە بکرێتەوانێ بە سەبارەت بە دانیشتنی پەرلەمانیش ئەوەی کە پێشبینی ئەکرێ ئەبێت جۆرێک لە سازان یا جۆرێک لە گفتوگۆ بکرێت بۆ ئەوی دانیشتنی پەرلەمان بکرێت، چونکە ئەگەر دانیشتنێک بێ بۆ ئەوەی تەسفی لایەنێک بێ بەرامبەر بە لایەنێک لەوانێ بارودۆخ کە جارێکتر ئاڵۆزکە، بەڵام ئەگەر بە جۆرێک لە هەمانجی و بە تەنسیق و بە لێک تێگەیشتن بێ لەوانەیە خزمەتێکی زیاتری عێراق و عێراقەکان باش بەزووک و کاتێکی دیاریکرا و دیار نییە بۆ نمونە بڵێ لە چەند دەست پێ دەکاتەوە دانیشتەکانی پەرلەمان شتێکی لەو جۆرە نییە پەرلەمانتارە جۆرە نەگەیشتووە ئەوەی نازەمەوەی کە زانیاری لای من بێ شتێکی لەو جۆرە باز نەکات. بەزووک و سەرۆکاتی پەرلەمان جۆرێک لە کەم تەرخەمی نەبوو هەتا ئیدانەیەکیش نەبوو بۆ پەخستنەی پەرلەمان مانگێک لە 30 تەمموزەوە بۆ 30 ئاب مانگێک نەجێگرەکەی نەسەرۆکی پەرلەمانی عێراق یاخوداوان دڵخۆش بوون بەو ڕووداوانە؟ ئەتوانین بڵین بارودۆخەکان بە ئاراستەیە کە ڕۆیشت زۆر جار بە تایبەتی پەرلەمان، چونکە پەرلەمان ئەگەر بە دیوێکی ترا ئەمە بکەین نوێنەرایەتی گەل بکە ئەبێ زۆر لە ڕووداوەکانە جۆرێک لە بێلایەنی بکات، کە ڕاستە مەسیرە لایەنە سیاسیەکان و پەرلەمانیش لە لایەنە سیاسیەکان پێک هاتووە، بەڵام من پێم وایە لە چەند شوێنێکی تری ئاماژەم بەوە داوە من پێم وایە ئەوەی کە بە ئەرکی خۆی هەڵنەستا حکوومەت بوو، من پێم وایە حکوومەت جۆرێک لە دەستشلکردنی هەبوو بۆ ڕێگاکردنەوە لە بۆ ناوچەی سەوز و بۆ خۆپیشاندەران و بۆ ئەوانە، چونکە بەڕاستی ئەو بارودۆخەی کە هاتە ئارایەوە حکوومەت و دام و دەستگا ئەمنیەکان بەرپرسن لە پاراستنی ئاسایشی ناوچەی سەوز بە پاراستنی دام و دەستگا حکوومیەکان. یعنی پێم وایە جۆرە لە جۆرەکان ئەگەر بڵێین نازانم ناوی بنەی هەمانجی جۆرێک لە تەنسیق لە نێوانی حکوومەت و لە نێوانی سەدرا هەبوو بێ بۆ لە نێوان سەدر و مستەفا کازمی شتێکی لەو جۆرە ناتوانم ئەمە وەکو زانیاری نا، بەڵام وەکو ئەوەی کە سەیری ڕووداوەکانەکەی لێ خوێنیتەوانێ، چونکە بەڕاستی ئەوانەی کە شارەزای ناوچەی سەوزن ئەزانن بربەستی زۆر هەیە تا هاوڵاتیان داخلی ناوچەی سەوز دەبن، اینجا بۆ ئەم پرسیارە دروستە بێ بۆ ئەوان چوونەتە سەر پەرلەمان بەڵام حکوومەت ناچوونە سەر دام و دەستگا حکوومەت و ئەنجومەنی وەزیران و هەندێک شوێنی دیاریکراوی تر، ئەو دوجار چوونیشە سەر دادگای فیدراڵی کە ئەو حاڵەتی لێکەوتەوە دوجار چۆنەڵی ناڕەزایەتیشی هەم ناوخۆی و هەم دەرەکی لێکەوتوانێ و ئەوان لە کاتێکی نزیکە
چۆڵیان کرد. باشە بەس ئاسانکاریێک هەبوو بڵێن ڕۆژان ئەوان هاتو چۆ بکەن هەتا مەڕووماڵات و مانگا و ئەوانە بێنە بەدەم پەرلەمانی عێراق. بەداخەوە من پێم وایە یەکێک لە زنگە مەترسیدارەکانی ئەم قۆناغی لە عێراقا هەبوو جۆرێک لە چۆن لێ هەیبەت شکاندنی دام و دەستگا دەستوریەکان یان کارکتەرە سیاسی عێراقیەکان چونکە ئەو ئێمە بزانین ڕاستە خۆپیشاندن مافێکی ئاسایی هەوڵاتیانە و داواکردنی مافەکانیان خۆیانەوە حکوومەت پێویستە گویان لێ بگرێەوە داواکار ڕاوەکانیان جێبەجێ بکە بەڵام هەموو شتێک چۆن لێ سنوورێکی هەیە تۆ کاتێک ئازادی نابێ ئازادی خەڵکی تریش پێشێل بکەین ئازادێکی پێشێلکردن پەخستنی پەرلەمانیان بردننی مەڕووماڵات و ئەوانە قسەکەم لەوەیە ینی جۆرێک لەوانەی کە تۆ ینی ئەتوانم بڵێم بەداخەوە ینی خەریکە ئەم عقلێتە لە عێراقا زاڵە بێ عقلێتێک کە ئیتر شکۆ بۆ هیچ شتێک نامێنێتەوە نە بۆ شخص ئەمێنێتەوە نە بۆ دام و دەستگا ئەمێنێتەوە نە بۆ پەیڕە و دەستورێک ئەمێنێتەوە کە خەڵک دەنگی پێداستەکەم کاکەڕوان جەنابش بەخێر بێ ئەگەر جەنابش سەرنجێک کتەبێ هیچ شتێک دەربارەی پەرلەمان کۆبوونەوەی پەرلەمان وەستە سەرۆکایەتی پەرلەمانیش سەرنج چی بوو چۆن مامەڵیان کرد یاخود بێلایەن بوون یاخود خۆشحاڵون بۆ دۆخی پەرلەمان. زۆر سپاس وەڵام مامۆستا بەشێکی زۆری باس کرد ئەوانەی کە پەیوەستە بە پەرلەمان بەڵام سەبارەت بۆی ئایا موسەساتی و بڵێن حکوومەت دامەزراوە نیشتیمانیەکان بەتایبەتی سەرۆکایەتی پەرلەمان لە ڕاستیە بەلاحەزات هەبوو لەسەر دەوریان لەسەر ئەدایان لە مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندانانە پەرلەمانی سەرۆکایەتی پەرلەمان لە مەسەلەی پاراستنی مافی خۆپیشاندان پاراستنی خۆپیشاندەران لە مڕاعاتکردنیان لە ڕاستیە لە بەیانە مووقفێکی با بڕێن تێر و تەسەل و ئەوەی هەبوو بەڵام جۆرێک لە نیگەرانی هەتا لەسەر ئاسی پەرلەمانتەرانە بوو سەرۆکایەتی پەرلەمان نەیتوانی بەرگری لە هەیبەتی پەرلەمان بکە خۆ لە نەتیجە پەرلەمان نەهی دەستەی سەرۆکایەتیە نەهی من و مامۆستاداراشە هی مؤسسەیەکی نیشتیمانی هی خەڵکی عێراقی دەوڵەتی عێراقە یعنی شکاندنی شکۆی دامەزراوە نیشتیمانیەکان زۆر خەتەرە ئێمە بەچینی شکۆی پەرلەمان پەرلەمانی کوردستان کە داخرا باشە ساڵێک بوو چێنێک بوو ساڵی زیاتر داخرا لە دوای داخستنەوە ئایا ئەم پەرلەمانەی مەسەلەن شکۆی وەکو جارانە نەخێر وەمە بۆ عێراقیش بە هەمان شێوە ئەمە ڕاستە هەی تۆ مؤسساتی گرنگی وەکو پەرلەمان تۆ لە هەموو حاڵەتێکە تۆ بێ ڕێزی ڕێی خەڵک بگری ئەم انتخاباتە بە شایەتی خودی سەدرریەکان نزیکترین انتخابات بوو بە قسەی ئەوان و ئەوەی کە گرفتی هەبوو بەلاحەزەیە بوو لەسەر انتخابات منافسەکانی سەدرریەکان بوون کە ئێستا ئەوان دیفاع لە مؤسساتی دەوڵەت و پەرلەمانەوانەکەن خۆ تۆ بێتوە ڕێزی ینی ڕێزی ئەو خەڵکە بگری کە دەنگی بە پەرلەمانتارانە داوە و ڕێزی ئەوەش بگری کە دەنگی بە 73 پەرلەمانتاری بەڵێن خۆت داوە لە ڕاستیە جۆرێک لە مڕاعاتکردن هەبوو دوو جۆر بوو جۆرێکی بۆ مجاملەی سەید بوختەدا بوو جۆرێکیشی بەشێک لەوانەی کە مووقفێکی با بڵێن بێلایەنانیان نەبوو لە بینی پاراستنی خۆپیشاندان و لە بینی پاراستنی هەیبەتی دامەزراوەکانی دەوڵەت بۆ ئەوە بوو لەم قۆناغیدا هاتوو لە مەسلەی پۆستەکان لە تەشکیلی حکوومەت لە چی لەوانەی مەسلەی هەڵبژاردننی پێشوەختەکە بکرێ پشکی خۆیان وەربگرنەوە یعنی ئەم ڕعاتانەشە بوو بەڵام بەرحاڵ ئێمە ئێستا هیچ پەیوەندێکی بەڕێکەوتنی سێقۆڵیەوە بۆ ئەوەی کە ڕنگدانەوەی هەبوو سەرۆکی پەرلەمان و جێگیرەکەی هەنی هەڵوێستێکی ڕوونیان نەبوو ینی ڕنگدانەوەی هەبوو ئێستا مەسەلەن بەڕێز فایق زەیدان کە پەلەماری با بڵێن دامەزراوەی قەزایی عێراق درا ینی مووقفێکی حاسم و مووقفێکی زۆر بیارانەی هەبوو و ئەو مووقفەشی وای کرد کۆدەنگیەکی ناوخۆیی و ئەقلیمی و نێودەوڵەتی دروست بێ کە ئەبێ مەسەلەن دامەزراوە دادوەریەکان لە عێراق بپارێزرێەوە نابێ ینی پەلەمار بدرێن و شکۆیان بپارێزرێ بشکێنرێ ینی ئەکرا مەسەلەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان تەسەوڕەکە بۆوان ئاسانتر بووە گەر بێیان توانێت قسە لەگەڵ بەڕێز بوختەدا سەدرا بکەن چونکە جۆرێک لە هاوپەیمانەتیان نەبوو پێشتر یان توانی ینی چۆن یەکەم جار مەسەلەن چونە ناو پەرلەمانەوە جۆرە لە تەفاهم و دوای هاتنە دەرەوەی پەرلەمان بەڵام لە ڕاستیە هەر کەسێک یا هەر لایەنیەک بێوێ مەسەلەن شکۆی مؤسساتی دەوڵەت بشکێنێ لە ڕاستی هیچ قازانجێک لە داهاتوە ناچنێتەوە و ئەمە بەس عێراق وەکو دەوڵەت و خەڵکی عێراق زەرەرەکە و کێشەکان قوڵەکاتەوە باش بەزیستە دانیشتەکان دەست پێ دەکەنەوە دوایەوە تەسەوڕەکەم دانیشتەکان وەکو مامۆستا باسی کرد هەنگاو جارێ بیدای پەرلەمان زۆر هیلاکە
بەچی لاکە ئەو خۆپیشاندەران لەوێ بوونە مەسەلەن قاعەکانی پەرلەمان ژوورەکانی پەرلەمان کۆمپیوتەر شکێنراوە مەسەلەن ئەو کەرەستانەی لەوێ شکێنراوە ینی پێویستی بەوەیە کە بە جۆرەێک جۆرەکان با بڵێن تعمیرێکی سەریعی بکەن یا ڕێکی خەنەوە بە سەریعی پێویستی بەوەیە هەنێشتیشی پێویستی بەوەیە بۆ ماوەیەکی درێژ ینی ئیشی لەسەر بکرێ و بیهێنرێتەوە شێوازی پێشووتری خۆی ئەمە پێیە چیە تهدیەی وەزعەکە ئەوێ ینی نابێت کت و پڕەبێ زمینەی بۆ ساز بکرێت لە ڕووی سیاسیوە لایەنە سیاسەکان جۆرەگەل تەفاهم دروستکەن سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی کوتلەکان دانیشێ و لەسەر کارنامەی دانیشتنەکان شاید پەرلەمان بۆچی دانیشێتەوە ئەوێ سەرۆکۆمار هەڵبژێرێ و تەشکیلی حکوومەت و بڵێن هەنگاوە دەستوریەکان تەواوکە یاخود نەخێر پەرلەمان ئیشی ڕقابی و ئیشی تەشریعی خۆی دەست پێ بکات تا و کاتەی لایەنەکان ئەگەن بەڕێککەوتن و سەرڵژاردننی سەرەوە کۆمار و ڕاستپاردنی کابینەوانە باش بەس ئارەستەکە بەو شێوەیە کە پەرلەمان یەکەم دانیشتنیدا سەرۆکۆمار هەڵبژێری دوا بەرەو پێکەنانی حکوومەت بڕۆن یاخود وەکۆی بەڕێزە دەڵێ لایەنە چاودێرەکەی خۆی جێبەجێکاوی یاسا دەرکە تەسەوڕەکەم بەڕەوە بچێ کە پەرلەمان جار دەوامی خۆی دەست پێ بکاتەوە بکەوێتەوە گەڕ کارا بکرێتەوە ئێمە ینی پێشەم ڕووداوانە لەسەر سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکوتلەکان لەسەر لایحەیەک جەدوە لەگە ڕێککەوتن کە ژمارەی زۆر پرۆژە یاسایەکە پەرلەمان بە پێی خشتەکان ینی ئەم پرۆژە یاسانە تێپەڕێنێ ئێمە کێشەیەکمان دەتوانین دانیشتەکان دەست پێ بکاتەوە پەرلەمان ئیشی تەشریعی و ڕقابی خۆی بکە هەر کاتێکیش لایەنەکان گەیشتن بە نەتیجەیەک لە ئاکامی گفتوگۆکانیان ئەوە پەرلەمان دەتوانێت ئەگەر بۆ تەشکیلی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمار بوو بەسە دانیشتن بکە ئەگەر ئاراستەکەش بەرە ئەوە چووکە مەسەلەی انتخاباتی پێشوەخت و هەڵەشاندنەوەی پەرلەمان و تعدیلی قانونی انتخابات و ئەوانەش بێ و کاتە پەرلەمان دەتوانێت بەڵام لەسەر اتفاقی سیاسی وەستاوە باشە بەس بە کورتی سەبارەت بە دادگای فیدراڵی بۆ ئەم ڕۆژ بڕیانێدە لەبارەی پەرلەمان هەڵبۆ دەسەڵاتی ئەوە یان هەڵی بۆشێنێتەوە وڵی سیاسیەن و دەستوریەن محکەمەی ئیتیحادی ڕەنگە خۆی لەم مەسەلەیە نەدا تۆزە ماتڵی تیا کرد بۆی جۆرێک لە اتفاق دروست بێ ینی لایەنە سیاسام گەن بە اتفاقێک ئەم کێشەیە لە کۆڵەوان بێتەوە پێشتر ئەنجومەنی دادوەری ڕوونکردنەوەی داوە هەم خولەکانی پێشووتر ئەم کێشاناتۆتە ئارەوە ڕوونکردەوەی پێشووتری هەم تازەش ئەڵێ ئەمە شتێکە لە شەنی ئێمە نیە ئێمە ینی دادگای ئیتیحادی ناتوانێت بەس پێ لە سەڵاتی دادگاش نییە بۆ ئەنجومەنی دادوەری ڕەتیکردەوە سەر و لایحەیەکە سکاڵە کارەکان تەقدیمیان کردەوە سەدرریەکان ئایا با بڵێن عوزری قانونی و دەستوری بەهێزیان هەیە ئەتوانن مەسەرن وا لە دادگا بکەن دادگا بڕیاری هەڵشاندنەوەی پەرلەماندا بەڵام من خۆم بە دوور ێزانم دادگا پەرلەمان هەڵوەشێنێت سیاسیش بەڕووی سیاسی بەردۆسی باش دێمەڵات مامۆستا سەبارەت بە سەدەر پێ دوای دوایەوەی کە خۆپیشاندانەکانی خۆپیشاندەرانی کشاندەوە بڵین ئێستا ڕێگەدەدا لایەنەکانی تر حکوومەت پێک بهێنن یاخود ئارەسەنی دەوڵەتێکەش لەگەڵەوەی حکوومەت پێک بهێنرێ یاخود دۆخەکە چی لێبێ ئەو لێ دەخوێننەوە بەڵێ سەبارەت بە ئاراستەی نێودەوڵەتی وەتوانین بڵین وڵاتانی دراوسێش باشە و زۆرێکی لەلایەنە سیاسی عێراقیەکان قەناعەتیان وایە کە ئەبێ حکوومەت پێگوهێنرێ و حکوومەتەکەش دەری خست ناتوانانی هیچ لایەک بەراوێز بخی چکە ئەگەر لایەک بێەوە بە تەنیا حکوومەت تشکیلکە و لایەنی کتر بەراوێز بخە بێفەلەوە هەنگاوەکان سەری نەگرت بۆ چونکە عێراق بەرگە ئەمە پەرتەوازەیە ناگرێ عێراق ڕاستە لەوانەیە بڵێت تۆ حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی باشە و حکوومەتێکی سەردەمە بەڵام لە ئەرزی واقع عێراقا عێراق وڵاتێکە فرە مەسەبە فرەنەتەوەیە فرە ئایدیایە فرە زمانە تۆ ناکرێت ئێستا پێکاتی هیچ وەکو کورد ئەکرێت لە عێراقا بەشدار نەبێت پێکاتی کوسونە ئەکرێ بەشدار نەبێت پێکاتێکی وەکوشە یعنی ئەمە کە دیتە سەرزەمینە و ئەرزی واقعی عێراق شتێکی ترە لە دنیای نەزەری دنیای واقعی زۆر جیاوازن لەبەرەوە ئەمە ئەو بەشی کە ئەبێ ئەوە بەشەکەی تریان سەبارەت بە ڕەوتی سەدر ئێمە قسە لەسەر ئەوواکەین کە تا ئێستا بووە لە ڕابردوو نازانین چی دەبێت بۆ چونکە ئەگەر سیری ڕابردووی ئەم ڕەوتە بکەین لە ساڵانی ڕابردووە کۆمەڵێک هەڵوێستی هەبووە ئێستا بۆ نمونە بەڕێز سەدر هەردوێنێ بڕیاریدا دەست لە کاری سیاسی هەڵگرێەوە تەواوی بنکەوبارەکانی دابخە و چەند شوێنێکی تایبەت کە بە مەزارگە پیرۆزەکان و مەسایلی خەدەمی و مەسهەبی خۆیانە لەوێ بمێنێتەوە بەڵام
ئیتر ئەیبینی ئەمڕۆ جۆرێکی تر سیرەکەی ئەمڕۆ خۆسی زۆر کردووە ینی نازانی لەبەرەوە یعنی نازانی لە ئایندە بڵێ هەڵوێستی ئەم ڕەوتە چی دەبێ بەڵام ئەمانە هەمووی بەلایەک لە لایەکتر ئەتوانین بڵێن ئەو هەڵوێستەی دوێنەی کە داوای لە لایەنگرانی کرد بکشێنەوانێ بەڕاستی هەڵوێستەکە لە کاتێکی باشا بوو و ئەتوانین بڵێن خزمەتێکی باشی ئەو بارودۆخی کرد کە خەریک بوو بارودۆخی عێراق بەرە و جۆرێک لە نائارامی ئەڕۆی و جۆرێک بەرەوە شەڕێکی ناوخۆی مەترسیدار و هەستیار دەڕۆی ئەی وڵاتان ئێستا ئەمڕۆژ پێوێنی تەلەفۆنی بڵێن جۆ بایدن سەرۆکی ئەمریکا پێوێنی مەستەفا کازمی کرد و باسی پشتیوانی دەرەوی و عێراقێکی سەروەری و خاوەن سەروەری و داوای کرد و گفتوگۆ بکرێت لە چوارچێوەی دەستور ئەوە چی لێ دەخوێنرێتەوە ئەمە ئەتوانین بڵێن پەیامی نەتەوە یەکگرتوەکانیش هەتا ئەو ڕۆژە کە چوون بۆ بەردەمی دادگای فیدراڵی ویستیان خێمە هەڵبدەن خۆ پیشاندەرەکان کاتێکەوە هەڵوێستەی کە بەڕێز فایق زێدان بەڕاستی کارەکانی دادگای لە تەواوی عێراقا بەستەر پێم وایە هەڵوێستێکی زۆر ئیجابی بوو وەتوانی هەم ناوخۆ هەم سەدر ڕابگرێتەوە نەگەوە توانین بڵین توانی کۆدەنگیەک لە ناوخۆ لە دەرەوە عێراقا سەبارەت بە پارێزگاری لەو دام و دەستگا دەستوریە بێنەتەکایەوە کە بیلفعل لە ماوەی چکەمە کشانەوانە خاڵێکی تریان ئەوەیە هەموو وڵاتان پێم وایە کاتێک بەرژەوەندەکانیان لە عێراقا دێتە دی کە جۆرێک عێراق ئارام بێ سەقامگیری هەبێ و حکوومەتێکە بێ و ڕێز لە دام و دەستگا دەستوریەکان ینی ئەو فەوزایە کە دروست بێ لە عێراقا لایەنێک بێوێ لایەنێکی تر تەسفێ بکە بەدڵنیاوە پێم وایە هەم بەرژەوەندی گەلانی عێراق هەم بەرژەوەندی وڵاتانی تریش ئەکەوێتە مەترسیەوە چونکە بارودۆخکە لەبەرەوە بلای کەمی ئەوان بەردەوام پەیامیان وابووە نەتەوە یەکگرتوەکان قونسوڵی وڵاتان علاقاتی دیبلۆماسی پەیوەندی تەلەفۆنەکان وڵاتانی زلهێز و خۆشبەختانە سەرجەم هێز و لایەنی عێراقیەکانیش هەمویان داکۆکی لەوەکەن کە پێویستە حیوارێکی نیشتیمانی هەبێ هەموو لایەنەکان کۆ بکاتەوە بۆی عێراق لەم خۆناغا هەستیار و مەترسیدارە ڕزگار بکەن چونکە دوجار ئاگری ئەم بارودۆخە نەخوازراوە هەمووان دەسوودێنن. بەڵێ سوپاس دەکەم کاکەروان سەبارەت بە حکوومەت ئێستا هیچ ئێوەش بەشێکن لە چوارچێوەی هەماهەنگی هیچ گفتوگۆیەکی فەرمی هەیە لە دوای ئەو قۆناغا بەوەی کە حکوومەت پێک دەهێنرێ پێک ناهێنرێ چی هەیە؟ وەڵی جارێ ئەمە دوێنێ ینی بەڕێز مقتەدا سەدر با بڵێن فەرمانی کرد بە لایەنگرانی کە بکشێنەوە وە شەڕەکە کۆتایی هاتووە دۆخەکە ینی لە ڕاستی قۆناغێکی تری دەستی پێ کرد ئێمە لەوەی بەڕێز چونکە بەڕێز مقتەدا سەدر زوو با بڵێن تویتەکە قەرارەدا یعنی زۆر جار کە قسەیەکەکە قەرارێکەدا بۆ تەمەرێکی سەحافیەکە بابەتێکی گرنگ هەیە پێشتر کە ورژاندوێتی کە بابەتێکی تازە هێنێتە ئاراوە لە ڕاستیەوە کەوتە پەراوێزەوە ینی سەرەتا باسی لە گۆڕانی بنەڕەتی لە سیستەمی حکومڕانی و لە دەستور و ئەوانە بۆ مۆزوعی گەرم و اینجا دوایەوە مەسەلەی هەڵەشاردنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختات ئەمش بوو مۆزوعێکی گەرم دوایەوە کە شەڕەتەقە دروست بوو ئەو ئاڵۆزەی بەغا ئەو لێت بۆ بوو وەزعەکە تهدیە بکرێ لە ڕاستیە مووقفەکەی بەڕێز مقتەدا سەدر دوێنێ مووقفێکی ینی جێی ڕێز بوو ینی لە کاتێکی گونجاوە بوو و وای کرد کە کێشەکە باون ئاڵۆزەکان لە حەدێکی بچووکە ڕاگریەوە سەر نەکێشێ بۆ ئاڵۆزی زیاتر وە سەر کێشێ بۆ شەڕی ئەهلی و شەڕی ناوخۆیی گەورە چی وای کردەوە بڕیارە بدات فشار بوو نازانم پشتی هۆکاری پشتی ئەوە کە چی وای لە بەڕێز مقتەدا سەدر کردووە کە ئەو قەرارە بدا بەڵام لە هەموو حاڵەتەکە بڕیارەکەی لە ڕاستە بڕیارێکی جێی تەقدیر بوو باش بەزوو کولایەنەکان ئێستا هیچ گفتوگویەکی فەرمی هەیە لەبەرۆی قۆناغەکە تازەی لە دوێنێ شتێت تازە دروست بۆ وەسع هاتۆتە ئاراوە لە ڕاستیە پێویستی بە زەمینە سازی هەیە پێویستی بەوەیە کە کات بدرێ بەم کێشانە هەفتەیەک چەند ڕۆژێک بۆ ئەم کێشانە تۆزە دابرکێتەوە و دەستکرێ بە گفتوگۆ یەک هەیە لە کێشە هەرە سەرێکیەکانی ئەم قۆناغە ئەوەیە بەڕێز مقتەدا سەدر و ڕەوتەکەی یعنی چ ئەوەی کە ئەڵێ لە کایی سیاسین و چ ئەوەی کە ئەڵێ لە کایی سیاسی کشاومەتەوە ینی نایەن گفتوگۆ بکەن و لە سیاسەتە ینی گفتوگۆ پایەکی زۆر گەورەی مفۆزات ینی زۆر جار وڵاتەکان هەتا هێزە دوژمنەکان کە دوژمنداریان بەرامبەر یەکتری هەیە دەستیان لە خوێن یەکتری هەیە دوای شەڕی خوێناوەی دانیشن مفۆزاتەکەن ئەوە لە عێراق پرۆسەیەکی سیاسیە پرۆسەیەکی دیموکراسی ینی گفتوگۆ مفۆزات ینی بژاردەیەکی واردە بژاردەیەکی گونجاوە ینی لە هەموو حاڵەتێکە هەر چارەسەرێک بۆم قۆناغا هەر چارەسەرێک بێتە ئاراوە
ئەبێ لە میانەی گفتوگۆ مفاوەزاتەوە باوڵە ئینگڵاڵە بکرێوێک لا بکرێتەوە بەڵام ئەوەی کە هی لە کێشەکانەوەی بەڕێز مختار لە من دانانشم لەگەڵ ئەمانە دانانشتن ینی لە ڕاستیە دەرگای چارەسەر ناکاتەوە واوەی کە ئێستا وەکو مامۆساوتی لە بین دوو ئەگەراینانی ئای بەڕێز مختار سەدر کشاوەتەوە لە پرۆسی سیاسی دوێنێش تەکیدی کردەوە کە کشاوەتەوە حەقی بە هاوکێشەکەەوە نییە یاخود نەخێر بە پێوەی کە ئەمڕۆنی ئاماژە هەبوو نەخێوانیشتە ناو پرۆسەکەن ئەمە یعنی ئەم ئەگەرانە بە یەکلا بکرێتەوە بەڵام سەری لە لایەنەکان شێواندووە لە هەردوو لە حاڵەتەکە من پێم وایە ئەگەر سەید مختار لە ناو پرۆسەکە بێ لە دەروی پرۆسەکە بێ ئەبێ مراعاتی بۆچوونە واقعەکانی بکرێ مراعاتی هەڵوێستە واقعەکانی بکرێ لەوانش مەسلەی چاکسازی ڕاستەقینە لە عێراق عێراق بە قۆناغی پێویستی بە چاکسازیە وەکو ئەگەری حکوومەت پێک بێنێ بەش لە کێکی حکوومەت بەشی مختار سەدر دەدرێت دوای ئەوەش کە کشاوەتەوە تەسەوڕ ناکەم بێت ناو کابینەکەەوە ئەگەر مختار سەدر بیویستایە مەسەرەن لە کابینە بەشداریکە 74 کورسی هەبوو دوو هاوپەیمانی هەبوو ئەیتوانی پشکی شێری کابینەکە و سەرۆک تا ئیتاری تەنسیقی ئەوان پێیان وتبوو تۆ وەرە سەرۆک وەزیران و زۆربەی وەزارەتی کابینەکە خۆت داینیە بەڵام ێستا تەسەوەڕ ناکەم پێراویش پێ ناکەن بۆ گەر حکوومەت پێ بۆ سەرۆک وەزیران بۆ کاندیدی سەرۆک وەزیران ئەمان هەوڵە دەن ڕاوێژی لەگەڵا بکەنەوە بۆ چوونی وەربگرن بەڵام ئایا خۆی ئەوێ ئەمە بکە ئەوێ قسەیان لەگەڵا بکە ئەوێ مەسەلەن ڕێی هەبێ لە قۆناغیدا توی عێراق بەڵام لەموو حاڵەتەکانە وەکوتم ئەگەر ینی بۆ چوونی سەید مختار هەنێکی وازە هەنێکی کە لانی باسی کردووە مەسلەی ئیسلاحاتە مەسلەی چیچیوانە ئەگەر ێت ناو پرۆسەکەیشەوە بێ مراعاتی بۆ چوونەکانی بکرێ و مراعاتی ئەو ئەجدە سیاسیە بکرێت کە ئەوان هەیە بوو بەڵام لەوەی پەرلەمان لە پرۆسی سیاسی کشانەوە نەیانتوانی جێبەجێکەن بەڵام لە هەموو حاڵەتێکە عێراق پێویستی بەوەیە لە ڕاستیە کابینە تەشکیل بکە دەگە بەرەو انتیخابات بچین ئامادەکاری لۆجستیەکان بۆ پرۆسی هەڵبژاردن ئامادەکاری تەکنیکیەکان لانی کەم ساڵێکەوێ و ئەگەر بەرەو انتیخابات بچین تهدیەکردنی ئەم وەزعە یعنی تۆ بۆ وەزعەوە دوێنێ شەڕە ئاربجی و شەڕە دۆشکەیان کردووە ئەتوانین بانگەشی هەڵبژاردن بکەن لە ئەنگرانی ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی ناتوانن چونکە لە گەڕەکی بەغا هەیە لە ئەنگرانی هەردوو لە بەچڕی هەیە ئەمانە چۆن نەتوان بانگەشی هەڵبژاردن کە لەبەرەوە بەریەکەوتنی خراپ بۆ کاتە ڕوئەدا و ئەو کاتە کەس نەتیجەی انتیخابات قبول ناکە ئەوەی یەک کورسی لە ئێستای کەمتر بێنێ قبولی ناکە و لەبەرەوە ئەم کێشەیە لە ڕاستی بێ وەختی بدرێتی لە ڕووی دەرونیوە لە ڕووی شەقامەوە لە ڕووی جەماوەری و ئەمە تهدیە بکرێ پێویستی بەکاتە لانی کەم ساڵێ بۆ ساڵونیەکێوێ مامۆستا ئەگری شەڕی ناوخۆت و نوتیژی ئێستا ڕەویوەتەوە یاخود دۆخەکە لە پێکێنانی حکوومەت گەیشتە مریش کە ڕەشێنی سەدر هیچ ئەوێک نەکات گفتوگۆیەک ئەتوانین بڵێن خۆشبەختانە ئەو مەترسیە ترسناکەی کە لە چەند ڕۆژە ڕابردووە هەبوو جۆرێک لە جۆرەکان نەماوە بەڵام ئەمە مانای وانیە کۆتایشێتی چونکە بار و دۆخی عێراق و ململانەی لە ناولایەنە سیاسەکان و نەمانی متمانە لە نێوانیانە ئەتوانین بڵێ لە هەموو کاتێکە مەجای ئەوەی تایە کە ئەم بار و دۆخە بە ئاقارێکی نەخوازەراوە بڕوات بە دڵنیایەوە سەبارەت بە ڕەوتی سەدر ئایا لە ناو دێنە ناو حکوومەتەوە ئەوان تەبیعی وەکو کاکەڕۆن باسی کرد زۆر ئەگەر بیان ویستایە لە حکوومەتا بن حکوومەتێک ئەوان یانویست حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بێنن لەگەڵ خۆیان و هاوپەیمانەکان دیارە ئەوە نەگەشتە نەتیجە تەسەور ناکەم لەم خۆناقەیە بچنە ناو حکوومەتێکەوە کە بەمانایەکتر خۆیان پێکی نهێنن باش ئەی هاوپەیمانەکانی سەدر ئەوان چەند لێ مەسەردەی پارتیە ڕاستە من هەلبوسی سونەکە هەر بە کشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر لە پەرلەمان ئەتوانم بڵێم لە ڕووی پرۆتۆکۆڵیەوە هاوپەیمانێتەکە حزور هینی وای نەماوە بەڵامی تر لە ڕووی چۆنەڵی عیلاقات و پەیوەندی نێوان دوولایەن چەند لایەنێکی سیاسی لە عێراق و کە پێشبینەیەکی و پەیوەندیکی بەهێزیانە بووە ئەویان شتێکی ترەوە کاریگەری دەبێت لە سەر پەیوەندیەکانی چوارچەی هەمانگی لەگەڵ پارتی بێ لەگەڵ هەلبوسی بێ ئەوان پیان وایە بەشێک بن لە کێشەکانی ناوماڵی شیعە لە پێکێنانی خۆی ئەگەر من ئەڵێم هەر حکوومەتێک لە عێراقا پێک بهێندرێ پێویستە گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکانە بکرێت هەتا ڕەوتی سەدریش ئەگەر بەڕاستەوخۆی لە حکوومەتا بەشدار نەبێ ئەبێ هەندێک لە داواکاریەکانی لەو حکوومەتا ڕەنگ بداتەوە چونکە وا نەبێ
بۆ هەموو کاتێک چووکە بۆ ڕاستە ڕوتی سەدەر پەرلەمانی بەدەستەوە نیە حکوومەتی بەدەستەوە نیە بەڵام شەقامی بەدەستەوەیە بەڵام ئەگەر بە یەک جاری وازی لە پرۆسی سیاسی هەنابێ ئەویان ئەکەوێتە سەر ڕۆژانی داهاتوو پێمانڵێن ئایا بەرنامەی بەڕێز مقتەدا و ڕوتی سەدر چییە لەبەرەوە ناتوانانی بەڵامۆسمە دوای کشانەوەی سەدەر پێگەیان لاوەز نەبوو هاوپەیمانەکانی و ئەتوانم بڵێم بمانەوە یان نەمانەوە کاریگەری هەیە بەڵام ئەبێت چوارچەوەی هەماهنگیش لەم قۆناغەیە بە جۆرێک بە چۆنەڵی بە ڕوحیەتێکی غروریەوە مامەڵە نەکە چونکە عێراق بەرگەی ئەم پەرتەوازی و لێکدرازانە ناگرێ ئەوش ئەبێت چۆن خۆی کاتێک هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی وت حکوومەتێکی زۆری نەپێکێنم ئەمانیان گون نەخێرە بێ هەمومان بەشدار بین هەرە بێ ئێستا لەسەر ئەو خاڵانەی خۆیان بڕۆن بڵن پێویستە هەموو لایەنەکان بەشدار بن چونکە بار و دۆخی عێراق بەرگی ئێمە ناگرێت بە تایبەتی دوولایەنەکەی تر باە مواقعی بین کە بەشێکی لە کووردە کە پارتی دیموکراتی کوردستان و بەشەکەی تریشی سونەکان ناکراوانە پاراوێز بکەی لە حکوومەت یعنی ئێمە خۆ ئەبێ واقعی بین ڕاستە ئێمە پارتی دیموکراتی کوردستان بریتی نیە لە هەموو کورد بەڵام ژمارەی کورسیەکیان هەیە کورسیان هەیە و ئەنجا ناکرێت تۆ لە هەرێمی کوردستانە حکوومەت بی بەڵام لە بەغا معارەزە بیانی واقعی وامان پێڵە چکە بۆ پەیوەندیەکانی نێوان حکوومەتی ناوەندی و مرکزی حکوومەتی فیدراڵی لەگەڵ حکوومەتی هەرێما لە ڕابردووە وا هاتووە لەبەرەوە ئەبێ چوارچەوەی هەمانگی ئەم ڕۆژانەی لە بەردەمیانایە ڕۆژانێک بن زۆر بە دووربینانەوە مامەڵە بکەن لە بیری ساڕێژکردنی برینەکانە بن لە بیری خوێندنەوەی هەموو لایەنەکانە بن لە بیری ئیتر دانیشتنی پەرلەمانە یا پێکەنانی حکوومەتە بار و دۆخێک بێ کە لای کەمی داخوازیەکانی گەلانی عێراقی تا جێ بکرێت سوپاسم کاکەروان لەسەر سەرۆک کۆمار تا ئەم دەقەیە پارتی ویشێتی ڕێککەوتون چکە باز دۆکە کە دانیشتنی دخۆڵی ناوە سەرۆکی کێتی و سەرۆکی پارتی هەبوو هاتنی فوات حسێن نوێنەری بارزانانی بۆ بە سلێمانی ڕێککەوتنێ کراوە لەسەر سەرۆک کۆمار وڵای ئەوەی کە ئەو لەوێتە بۆم قۆناغە یعنی هێوەرکردنەوەی دۆخەکە بوو لە ڕاستیە دۆخێک دروست بوو لە عێراق هەوڵدرا کە سەر نەکێشێ بۆ پێکدادان بەداخەوە یەک دوو ڕۆژ پێکدادان دروست بوو ئەو قۆناغە یعنی ئەو لەوێت بۆەوە بوو کە وەزەکە هێوەر بکرێتەوە کورد ڕۆیایەکی هاوبەشیە بێ گفتوگۆ لە بینی یەکێتی پارتی ڕاستەخۆ ناڕاستەخۆش با بڵێن ڕوویدا بەڵام ئێستا قسەکە لەسەر ئەوەیە ئایا ئێمە جارە بێ ڕوونیکەینەوە ئایا بەسەر قۆناغەکە بەرەو چیە بەرەو تەواوکردنی ڕێکارە دەستوریەکانە چیە باش هەڵبژاردننی سەرۆک کۆمار و تەشکیلی حکوومەتە یاخود نەخێرام قۆناغێکی ڕابگوزەرە بێ و حکوومەتێک تەشکیل دەکرێت بۆ ماوەی ساڵێک و با بڵێن ماوەکەی دیاریکراوە بێ بۆی ئامادەکاری بۆ هەڵبژاردن کە یاخود ڕەنگە با بڵێن یەکێکتر لە ئەگەرەکانەوە بێ لە ماوەیەکی نزیک هەڵبژاردن دووبارە بکرێتەوە یعنی ئەبێ ئەم ئەگەرانەیەک لا بکرێتەوە ئەگەر ئەگەرەکە بەرەو تەشکیلی حکوومەت بەڵێ ڕێککەوتن کراوە ڕێککەوتنی سەرۆک کۆمار ڕێککەوتنی نهایی نەکراوە تەسەوڕ ناکەم بە پێ یانەی زانیارانەی من هەیە پێویستە تەسەوڕ ناکەم ڕێککەوتنی کۆتایی کرابێ بەڵام تا ئێستا گفتوگۆ لە بین ئێمە و پارتیە بەردەوامە چونکە بەڕاستی گرفتی ئێمە و پارتی تەنها مەسلەی سەرۆک کۆمار نییە زۆر جارتم ئێمە پارتی سەرباری هەموو مەلاحەزەکانە سەر مەسلەی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەنی بەرپرسین لە چارەنووسی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و بەرپرسیشی لە چارەنووسی ناوچە دابڕێنراوەکان لەبەرەوە نابێ کێشەکانمان لە مەسلەی سەرۆک کۆمارە کورت بکەینەوە ئایمە لە هەرێمی کوردستانە کێشەمانیە و پارتی لەسەر مەسلەی حکومڕانی کێشەمان نیە لەسەر داهات کێشەمان نیە لەسەر پرۆژەکان کێشەمان نیە لەسەر هاوسەنگی کێشەمان نیە لەسەر ناوچە دابڕێنراوەکان کێشەمان نیە لە کەرکووک لەو ناوچانە کێشەی قوڵ نییە لەبەرەوە ئێمە ڕوئایەکی هاوبەشمانێ بەداخەوە نەمانتوانیوە یعنی وەکو پێویست لەو ناوچانە ینی بتوانین کێشەکەی لەو ناوچانە چارەسەرکەین لەبەرەوە ینی مەسوولەتی ئێمە پارتی لە ڕئیس جمهور کۆتایی نایە و ئێمە لە دوایەوەشە مەسوولەتی ترمانەیە باش مەسوولەتی هاوبەشی ترمانەیە لەبەرەوە پێم وایە بە یەک پاکێش سەیری کێشەکان و مەسوولێت ئەستاگە لەسەر سەرۆک کۆمار ڕێ بکەون دەبێت لەسەر داهات لە کوردستان لەسەر هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان لەسەر حکوومەتوانە بێکەوە بەسراون نەبەسراوە بە یەکەوە بەڵام بێ کێشانە چارەسەرکەین لە ڕاستیە ئەو ینی کاکدارایوە لە بەغای نەزانینیانی ئەو معادلەی کە پێوە بێ بەغا حەقی بە کوردستانەوە یا کوردستان حەقی بە بەغاوە نێوان نیە ئێمە لە
هەرێمی کوردستان کە ئێمە پارتی کێشەیەکمان دروستە بێ شەڕی ئەلامی گەرمە بێ لە بینمانە لە بەغا تەئسیراتی هەیە لە ڕاستیە مووقفێت دێتە پێشەوە تەئسیراتی هەیە ڕەنگە پەرتمان نەکا بەڵام احتیمالە حماسێکی وامان نەبێ بتوانین بە یەکگرتووی جارە خۆ پەرت بوون هەرێکەوە بەلایەکدا لە ڕاستی ئێمە پەرتبوونەکە بەداخەوە هەبوو چونکە ئێمە لە سەرەتاوە لەگەڵەوە نەبووین ینی بەرچاومان ڕوون بوو کە ئێمە مانوت نابێتە دەخۆ لە کێشەی ناو ماڵی شیعە بکەین هەبووی کورد حەقی چییە با شیعە کێشەکانی قوڵ بێتەوە ئەوە نەتیجەی ئێوە بوو کە کێشەی نێماڵی شیعە قوڵ بێتەوە عێراق وای لێدی بەس ئێوە کە بەرچاوتان ڕوون بوو خۆیەوەش خۆڕۆشتن بۆ ئێمە تا ئێستا بەڕەسمی نا ئێمە بەشێکنی لە چوارچەوەی هەماهەنگی وەکە لایەنەی کە ناو چوارچێوەکەن ئێمە تەفاهممان لەگەڵیان نەهەیە با بڵێن ڕوئیای هاوبەشمان هەیە بەڵام خوا خۆ ئێمە کوتلەی چوارچەوەی هەماهەنگی ئەبێ گەورەترین کورتەی پەرلەمانی دروستکە ئێمە لەگەڵیان نەبین ئیمزای بکەین و لەگەڵیانە بشێنە و با بڵێن هاوپەیمانێتێکەوە ئەوەی ئێمە پەرچەکردار بوو ینی ئێمە لەگەڵەوە نەبووین نە ئێمە نە پارتی ببێ بەشێک لەم دووجەمسەری ناو شیعە دروست بووە و بەڕاستی پەرتەوازایی مووقفی کورد تەئسیراتی خراپی هەبوو بۆ کێشانی نێماڵی شیعە قوڵکاتەوە سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە بۆ هەمومان هەیە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست مامۆستادارە سەبارەت بە دابەشبوونی بۆ نمونە ئێستا پارتی و یەکێتی بوون بەشێک لە کێشەی ناوماڵیشە ئەمە لە داهاتوو کاریگەری دەبێت لەسەر پەیوەندەکانی هەرێمی بەغدا کێشەکانی نێوان هەرێمی بەغدا بە وەچوونی بەڕێزت گومان لەوەدا نییە ئەم جارە چۆن لە 2010 حاڵەتێکی وا ڕوویدا لە عێراقەکە تایبەتی لە پرۆسی هەڵبژاردننی سەر کۆمارە بە دوو کاندیدا هاوبەش کورد بەشداری کرد ئێمە هەر لە بیدایەتەوە زۆر چۆنڵی داوامان کرد کە کورد بە پاکێجێکی هاوبەشەوە بە بەرنمەیەکی هاوبەشەوە بە کاندیدێکی هاوبەشەوە بڕا بۆ بەغا چووکە ئێمە ڕاستە لە کوردستانە جیان لایەنی جیان و تێبینیشمان لەسەر ئەزمموی حکومڕانی هەیە و خۆشیان تێبینیان هەیە بەڵام لە بەغا ئێمە کۆمەڵە خاڵی هاوبەش کۆمانەکاتەوە کە پێویستی بە هەوڵی هەمومان هەیە یعنی لەوێ پەرلەمانتارێکی کورد وا باشە جیانە بێ بەڵکو هەمومان کۆدەنگ بین یەکدەنگ بین بۆ چونکە شەڕی کورد لە بەغاتە ناشەڕی پۆستی سەر کۆمار نییە و من پێم وایە پۆستی سەر کۆماریش ئیلایەنێکی دیاریکراو نییە ئەکری ئێستاوی برادرانی یەکێتی بێ
ینی لە قۆناغی کترایی پارتی بێ بەڵام ئەکرێ کاکە خۆت چەند ساڵی ڕابردووە خەریتەی سیاسی لە هەرێمی کوردستانە هەر بگۆڕ لەوانە هێزێکی تر بێ بە زۆرینە لەبەر ئەوە بەڵام گرنگە کورد بە ئەجندایەکی هاوبەشەوە بە بەرنامەیەکی هاوبەشەوە شەڕی مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە شەڕی ناوچە دابڕاوەکان بکە شەڕی شایستە داراییەکان بکە بەڕاستی ئەمەی کە ململانێ لەسەر پۆستێکی دیاری کراو بۆ لایەنێکی دیاری کراو پێم وایە نمونەیەکی جوانی کوردی لە بەغا پێشکەش نەکرد و دەنگی کوردی پەرتەوازە کرد و سەنگی لایەنە کوردەکانی لە بەغا لاواز کرد کە هیوادارم ئەگەر لە ڕابردووشا دەرسمان لێوەرنەگر پێ بۆ قۆناغی داهاتوو کە ئێستا عێراق لە بەردەمی قۆناغێکی تازەدایە و قۆناغێکی مەترسیدایە من زۆر جار باسی ئەوم کردووە یعنی هەمومان ئەبێ قەناعەتمان وابێ ئەوەی هەرێمی کوردستانی پاراستووە هێز نییە دەستورێکە کە گەلانی عێراق لە 2005 دەنگیان پێداوە و هەرێمی کوردستانی وەکو قوارەیەک دیاری کردووە کە ئێستا هەندێک عقلێتی شۆڤێنی ناوەنەی هەندێک کارکتەری سیاسی لە ساحی عێراقیا باز بۆ نمونە لە گۆڕینی دەستورەکە و لە هەڵوەشاندنەوەی نظام و دەستورەکە بە دڵنیاییەوە بۆ کورد و کوردستان مەترسێکی گەورەیە و پێویستە لایەنە کوردیەکان بەدەر لە هەموو ئەو جیاوازیانەی کە هەیەە دەرک بەم مەترسیە بکەن و بەرژەوەندی هەرێمی کوردستان چونکە ئێمە من ئەڵێم هیچ لایەنێک پیرۆز نیە لە هەرێمی کوردستانە بەڵام قوارەی هەرێمی کوردستان بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە بۆ هەمومان پیرۆز بێت پێویستە هەمومان داکۆکی لێ بکەین لەبەرەوە پێم وایە بەداخەوە نەتواندرا ئەم کۆدەنگێ بپارێزرێ و پێم وایە زۆر کاریگەری سەر کێژەکانی هەرێم ینی بۆ دڵنیاییەوە بەوەستن ئەو ناکۆکیکردنەوە ماڵی شا دروست بۆ ڕنگدانەوەی لەسەر هەرێم ناکۆکی ئێرە کاریگەری ئەبێ لە بەغا و ناکۆکی بەغاش کاریگەریە بێ لەسەر هەرێمی کوردستان لەسەر کێشە قسەی هەرێم بەغدا لەسەر نەوت دڵنیایەوە تۆ لەکوێ هەموو پەرلەمانتاری کورد هەموو کتلە کوردیەکان پشتیوانی لە دۆزێکی ڕەوا بکەن و لەکوێ لایەنێک نیکە یان کۆدەنگ نەبێت لەگەڵ تا لەبەرەوە توانم بڵم خۆشبەختانە ژانی ئەوەی کاسیشی پێکرێ سەرجەم پەرلەمانتارەکان لە بەغا من بە تایبەتی لە دوسێ محەتەیە بە تایبەتی لەو پرۆژە یاسا ئەمنی غیزاییە کە باسی شایستە داراییەکانی جوتیاران و هەرێمی کوردستان کرا من بۆ مێژوو ئەڵێم بەڕاستی هەموو کوتلەکان لەبێ جیاوازی کۆدەنگ بوون بۆ موکڕ بوون لەسەرەوەی کە ئەبێ حسەی هەرێمی کوردستان پارێزراو بێ و دیاری کراو بێ سوپاسم کاکەڕوان سەبارەت بۆی ئێستاگەر ماڵی ناوشا کورد بوو بە شێک لەوە ڕنگدانەوەی چیە بۆ داهاتوو بۆرم لەسەر هەرێمی کوردستان لەسەر پەیوەندی کورد و شیعە ئەو دابەشبوون ئایا ئێستا لایەنەشەکان یەکێتی و پارتی بەوە کار دەزانن یاخود کێ بەوە کار دەزانن نەڵا ڕاستی یەکێتی و پارتیەوە کار نییە خۆی چووکە ئەم هێزانە کێشەی قوڵیان کێشەکە بەس ئەم دەورەی پەرلەمانیە دەورەی پێشوش کێشەی قوڵیان هەبوو وەڵا ڕاستیە لە 2005 و 2006 شەڕێکی خوێناوی هەبوو ئەو کاتی کە بڵێن دەبینی بەڕێز نووری مالکی کە سەرۆک وەزیران و لەگەڵ بەڕێز مقتەدا سەدر لەگەڵ جێشی مەهدیەوانە ئەی ناکۆکێکی قوڵیان هەیە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ئەوە بوو یعنی کورد نەبینە بەشێک لەو ناکۆکیانە ئەی نەبینە هۆکارێک بۆی ناکۆکیانە قوڵکەینەوە بەڵکو ئەگەر پێمان بکرێ هاوکاریان کەین بۆی ڕێککەون ئەگەر ئەوشمان پێ نەکرێت لە دوورەوە ینی دوور بگرین تاوان خۆیان کێشەکانە نەخەنە لایەکە لەبەرەوە ئێمە لە ڕاستی کاتمان لە بەردەمە ماوە دەرفەتمان لە بەردەمە ماوە ئێمە وەکو کورد بە خۆمانە بچینەوە و ئێستا لە بەردەم قۆناغێکی تازەین خۆجارە ینی ئەم دەورەی پەرلەمانی عێراق جارە ڕێکارە دەستوریەکانی تەواو نەکردووە ینی هێشتا پرسی زۆر گرگمان لە بەردەمە ماوەی سەو پرسانێکە لە بەردەم ئێمەیە مەسەلەی هەڵبژاردننی پێشوەختەیە مەسەلەی چۆناتی تێپەڕاندنی ئەم قۆناغەیە مەسەلەی تشکیلی حکوومەتە ینی لە ڕاستیە مەسەلەی میزانەیە کە میزانی دێتە پەرلەمان تعدیلی دەستوری کە زۆر باسە کرێ ینی ئێمە کاتی ئەومان دەرفەتی ئەومان لە بەردەم ماوە کورخۆی یەک بخاتەوە و بجۆرێکتر بچێت ناو پرۆسەکەەوە نەهێڵێ کاریگەری و کێشانەی بەغا بەسەر هەرێمی کوردستانە بشکێتەوە چونکانێ مەعادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتیە تەحکوم بە پرۆسی سیاسی لە عێراقەوەکەن ئەگەر ئێمە باش نەیان خوێنینەوە و باش نەتوانین تەعاملیان لەگەڵا بکەین با بڵێن ڕنگدانەوەی خراپی لەسەر هەرێمی کوردستانە بێ وەکو لە ڕابردووە بینیمان ینی ئەنی ڕنگدانەوەی خراپی لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان هەبوو لەبەرەوە ئێمە ئەگەر بە یەکگوردی بڕێ ناو پرۆسەکە و بە یەک پاکێژ وەکو کورد بڕێ ناو پرۆسەکەەوە ڕاستی هیچ زەرێک ناکەین ئەگەر قازانج نەکەین وەگەر دەستکەوتی دەستوری گەورەش بۆ گەلەکەمان بەدی نەهێنین ئەگەر یەکگردوو بین بە یەک وەرەقەی مهۆزات
بگەڕێنەوە بەغا لە قۆناغا بەس پێچیەوە بکرێت ئەتوانین هەرێمی کوردستان پارێزین. بەرز دەڵێ بە یەک وەرەقە لەسەر سەر و کۆمارێک سەر و کۆمارکان دێکیاوە بەش قورس نییە ئەمە لە نێوان پارتیوێکی ئێمە وەکوتو مەسوولێتی هاوبەشمان زۆرە مەساڵحی هاوبەشمان زۆرە ئەرکی هاوبەشمان زۆرە لەبەر توانین ڕێک بکەوین هیچ قورسیە ینی مەگەر گفتوگووە بکەین وەگەر هەر یەکێک لای خۆی تەنازول لە هەندێک لە ئەجدا سیاسیەکانی خۆی بکە هەنی ئەتوانین ڕێکەوتن بکەین بۆچی قورسە ئێمە ینی قۆناغی زۆر ئالۆستر لەمە تێپەڕاندووە لەگەڵ پارتیە لەگەڵ هێزەکانی ترا ئێمە قۆناغی شەڕی ناخۆمان تێپەڕان قۆناغی یەکگرتنەوەی ئیدارەمان تێپەڕان قۆناغی قورسترمان لە هەرێمی کوردستان تێپەڕاندووە ئەم قۆناغە لە قۆناغانە قورستر نییە توانین بە گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر بکەین باش بەسی زمانەتێکی ئەم جارە لەسەر سەر و کۆمار وەکو ڕابردووی دێنێتەوە وەکو 2010 وەکەوەی کە مەسەر لایەنەکان هەڕەشە بکەن یەکیان لە حکوومەت بکشێتەوە لەسەر سەر و کۆمار ئەم جارە گەر بێتە پێشەوە خۆی لە ڕاستیە بێمە ڕێککەوین یعنی حکومین بەوەی کە ئێمە پارتی بەڕێکەوین لەسەر کێشەکان ئەگەر ڕێک نەکەوتین خۆلیان عێراقیەکان لەسەر ئێمە زۆر چاوەڕان نابێت بە تایبەتی سەر کێشەکان زۆر قوڵ بۆ و مەرحەلەکە مەرحەلەیەکی حەساسە و خەڵکی ئەم مەرحەلە تێپەڕێ مەترسەکان تێپەڕێ ئەم کاتە ڕەنگە بە کورد باش نەبێت دیسان و ماتڵە بکا و پرۆسەکە دوا بخە ئەگەر ئەوە نەبوو ئێمە توانین ڕێککەوین ینی بڕۆی ناو پرۆسەکەەوە بە دوو کاندید بەڵامە بێ وەکوترێ بە ڕۆحێکی ڕازی و نەتیجەکەی قبولکەین ینی خۆتان ئامادەن کێش دەرچوو کۆتایی دنیا نییە لە بەغا ینی لە ڕاستیە منسەبی تر هەیە ئەرکیتر هەیە خۆ بەس لە بەغا ئێمە کورد پشکی سەر و کۆماری نییە کۆمەڵە پۆستی گرنگتر هەیە لە بەغا ئەتوانین ڕێکەوتن بکەین و ئەوەی سەر و کۆماری برد پیرۆزبیەوەیشی کە نەیبرد ئەکرێ و پۆستانە بە تایبەتی پۆستە حکومیەکان بە باشە بەس ئێوەکو خۆتان ئەگەر سەر و کۆمار بۆ پارتی بێ بە ڕۆحێکی رازی وەری دەگرن خۆتان ئێمە گەر قرار بدەین لە نەتیجە بە دوو کاندیدی جیاواز بچینە هەڵبژاردنەوە باشە بەڵێ نەتیجەکەی قبوڵەکەین چۆن قبوڵی ناکەین پێتان وایە لە ئێستاوە براوە نەگەر بە دوو ئێمە هەڵبژاردن ینی لە ڕاستیە پرۆسەیە کە تۆ ئەشتی هەڵبژاردنەوە جا بزای نەتیجەکەی چییە هەڵبژاردن نەکرا بەڵام ئەوەی هەیە ئێمە ڕێز لە پرۆسە دیموکراسیەکە گرین 2010 وا بوو ئەگەر ڕێک نەکەوتین وا باشترە ڕێککەوین ئەگەر ڕێک نەکەوتین و با بڵێ لایەن عێراقیەکان پەلیان یەککردین وتیان وەرن لەسەر ئێوە ماوینێتەوە جلسەیان دیاری کرد چونکە وەکو مامۆستا زانیەکان مۆزعاب و زارانە نەبووایە لە ئانوساتی ئەو بوون جلسە دیاری بکرێ دوایەوە کە ئیتالی تەنسیقی کاندیدی سەرۆکوەزیرانی یەکلا کردەوە چەند ڕۆژێکیان بە کووردا وتیان ڕێک نەکەون جلسە دانین ئەمێ بێنە ناو جلسەکەوە ئەگەر ئەوە بووە کاتە ینی چۆن بڵێن لە خراپترین حاڵەت ئەگەر ڕێک نەکەوتین بە دوو کاندید بچین بڵێ نەتیجەی انتخاباتەکە قبوڵەکەین باش مامۆستا سەبارەت بە هەڵباگەر هەڵبژارنی پێشوەختە بەڕێوە بچێت ئەگەر حکوومەتێکی کاتیش پێگمری کاتی دەوێت یاخود هەڵۆشانەوەی پەرلەمان تاسر لەناو پەرلەمانتارانە ئەوانەی کە بەسە لە پەرلەمان جگەرەوەی کە سەدر کشاوەتەوە یعنی هیچ ئامادەکاریەکەیە کە داواکاری پێشکەش بکەن بۆ هەڵۆشانەوەی پەرلەمانە چکە بازەوەی کە دەبێت 110 پەرلەمانتار داواکاری پێشکەش بکەن خۆی هەموو ئەو داواکاریانی کە بەڕێ سەدر داوایەکە هەر لایەنی کتر داوایەکە پێویستی بە کات هەیە پێویستی بە کۆمەڵە ڕێکاری دەستوری و یاسایی هەیە باش هەتا بۆ نەتۆ کاڵی بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان تەبی هەڵۆشانەوەی پەرلەمان لە مادەی 64 دەستورە زۆر بە ڕۆشنی باس کراوە ڕێکاری یەکەمیانەوەیە کابێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ڕەزامەندی سەرۆک کۆمار داوا بکە و لە پەرلەمان زۆرینەی دەنگ بێنێ یعنی بێ پەرلەمانتاران خۆیان دەنگ بۆ بدەن ئەمە کە ئێستا تێبینی هەیە لە سەرەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆک کۆمار کار بەڕێکردن خۆن دووەمیان ئەوەیە یەک لە سەرسی پەرلەمانتاران خۆیان داوای بکەن هەر پەرلەمان کەواتە لە هەردوو حاڵەتەکە بێ پەرلەمان خۆی هەڵۆشانێتەوە ئێمە ئەوەشمان نابێت لە بیرچێ پەرلەمانی خولی پێش و خۆی هەڵۆشانێتەوە ئەمە نەتیجەکەی بووە یعنی ئەو ئەزمونە تاقی کراوەتەوە هەڵبژارنی پێشوەختیش ڕاگەیەندرا ئێستا کۆمیسیۆن ئەڵێ ئەگەر هەر ئەمڕۆ بڵێن انتخاباتەکە من 6 مانگمەوێ تاکو ڕێکارە لۆجستیەکانی کرد جا پێویستی بە بودجەیەکی گەورە و زەبەلا هەیە چی ئەمە بودجەی بۆ تینەکە قسە لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هەیە چکە هەمویان تێبینیان نەبوو لەسەر پرۆسەی یاسای هەڵبژاردن ئەی نابێت لە ئەمە لەکوێ ئەمە هیم بکرێتەوە قسەیان لەسەر مفەوزی هەیە هیچی گۆڕانکاری لەمە بکە لەبەرەوە ئەم داواکاریانە پێویستی بەکات هەیە نەڵێم لەسەر ئەم داواکاریانە سوور بووە کاتێکیان دیاری بکردا ئیتر هەمویان ڕێکەون لەسەر حکوومەتێکی قۆناقێکی چۆنەڵی کار بەڕێکار لەسەر حکوومەتێک بۆ ماوەیەکی دیاری کرا و تا پەرلەمان بەم کارانە هەڵەسێ ئێستا گرفتێکی گەورە لە عێراق هەیە ئێمە چەند ڕۆژێکی تر ڕوبەڕووی بینەوە کە بودجەی نییە ساڵی 2000
یعنی خۆ حکوومەت هەرە بێ بە حکوومەت ئەوەی موچەی مۆزەف دابش بکە ناتوانێت پارە بە پرۆژەیەک سەرف بکە ناتوانێت شتێکی تر بکە لەبەرەوە ئەمانە بە قسە وایە بەڵام کاتێک دێ سەر دنیای کردداری بە دڵنیای پێویستی بەکار هەیە پێویستی بە لێک تێگەیشتن و بە بەرنامە و کاری داواکاریەکانی نەدەستوری بوون ئەوەی سەدر ئەتوانین بڵین هیچ داواکاریەک نادەستوری نییە بەڵام هەر داواکاریەک ئەیکەی تۆ لای کەمی ئەبێ بەڕێکاری دەستوریا بۆی بڕۆی ئەکرێ من داواکاری سەدر دەویست بەکوێ داوەڕواوە ئەو بۆ نمونەکە ئەڵێ بێ لە ماوەی هەفتەیەکە پەرلەمان هەڵۆشێتەوانێ ئەخدی پەرلەمانە بێ بۆ ڕێکارە هەڵۆشێتەوە یعنی ئەمە جۆرێک ئەگەر بڵێم جۆرێک لادانە لەو بنەمایانی کە خۆمان دەنگ کە خۆیان دەنگیان پێداوە با دۆ پرسیام سەبارەت بەوەی کە تۆ نوتیژی کە چەک لە دەستی حزبدایە ئەمە بۆ کوردستانیش ڕاستە گەورە ترسیە ئێستا پارتیەکێتی حزبی تریشەیە بۆ نمە چەکیان هەیە گەورەترین مەترسی بۆ سەر عێراق و بۆ سەر کوردستان ئەوەیە کە چەک لە دەستی حیزبا بێ و بەداخەوە نەک جار لای حیزمە جاری وایە لە دەستی کەسی کتابەتایە بۆ مەرامی کتابەتیش ئەی جوڵێنێ یعنی ئەبێ بە تایبەتی پێشمەرگا بە تایبەتی سوپای عێراقی ئەبێ دەستگایەکی پیرۆز بێ بۆ پاراستنی خاک و نیشتیمان و سەروەری و بەرژەوەندەکانی هاوڵاتیان نەک بۆ بەرژەوەندی لایەنێک و کەسێکی دیاریکردەوە کاکەڕوان بە کورتی سەبارەت بۆی کە پێشبینی دەکرێت خۆپیشاندان دەست پێ بکاتەوە هیچ پێشبینیەکە هەنی ئایا ئەو بۆچوونی چیە بێ ئایا جارێکی تر داواکە خۆ چووکە لە گرانی ئەو بەبێ ئزن و فەرمانی بەڕێز موختار سەدر نیان لەسەر شارع بۆ ببێ ئزنیێش ناڕۆنەوە ماڵ لەبەرەوە بێ چاوەڕوانیەوە بین مووقفی بەڕێز موختار سەدر چییە بێ ئایا هەنگاوانەی لە داهاتوو ئەندرێت بەدڵی ئەوە بێت بەدڵی ئەو نابێت کاردانەوەکانی چیە بێت لە ڕاستە بێ لەسەر ئەوە بۆستین بەس پێت وایە بە پێکێنانی حکوومەتیش ڕازی بێت ئەوە ئەمڕۆ تویتی کردووە با بڵێن ئەوانەی کەسە نزیکەکانی ئەوان بە تەشکیلی حکوومەت ڕازی نین ڕازینی بەڵام قسەکە لەوە ئایا جەنابی لە دەرەوەی پرۆسەکە ئەبێکەوەکو ڕایگەیاندەواز لە کاری سیاسەتە هێنیە ئەوە ڕەنگە شتێکی تر بێ ینی چیتر وەکو ببێ بەچی ئەوەی کە بڵێن لە دەرەوەی پرۆسەکەی ئەوساڵێ من لە سیاست دوور کەوتومەتەوە وازم لە کاری سیاسی هێناوە ئەوە شتێکی ترە یانی تۆکە لە ینی پرۆسی پێکێنانی حکوومەت پەرلەمان ئەمانە ینی بەشێک لە سیاست ینی سیاسەتە خۆی تۆکە لە پرۆسی سیاسی نەبوو یانی نابێتە دەخولی ئەوانشکەی بەڵام بەڕێز موختار سەدر ڕێی چیە بێت پەرچەکژاری چیە بێت ینی ئەمە ینی ئەبێ لەسەر ئەمە بۆ چوونەکانمان بنیان دەین ڕەنگە داوا کاسبی بڵێ بشتەوە سەرجادا ڕەنگە بێدەنگی هەڵبژێرە و بالفعل دوورکەوێتەوە لە کاری سیاسی سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان کاروان یاروەیس داراسیەکانیانی سوپاسیان بەدەمونتان دەکەین زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ